ڕاگەاندن و جەنگ ڕاگەاندنی جەنگی یاخود ڕۆژنامەنووسی جەنگی لە ئێستادا یەکێکە لە کارە هەرە گرنگەکانی بواری ڕۆژنامەوانی دەبێت ئەو کەناڵانەی مافی ئەویان هەیە ڕووماڵی جەنگ بکەن ڕۆژنامەنووسی جەنگیش ئامادە بکەن. ڕۆژنامەنووسی جەنگی کەسێکە کە لایەنی کەم هێندەی ئەفسەرێکی سەربازی دەزانێت هەر لە مەوقیعی شەڕ و شێوازی بەرەنگاری و تاوەکو شێوازی بەرەنگاری جەنگەکان، چونکە ئەو زانیاریە سەرەتاییانن کە لە کاتی ڕووماڵەکاندا ڕووبەڕوویان دەبێتەوە. هەندێک کەسی زۆر باشە بینین ئێمە لە بەرەکانی جەنگە هەنێ بڵین خەسڵەتی ڕۆژنامەنووسی جەنگی تایە وەکەوەی کەسێکە ئازایە، بەڵام زۆر کەسەیە ئازایە. ئایا توانێت هەموو کەسێ ئازاد بێ بە پەیامنێر؟ لە فیشەک نەترسێ ئیترەمە پەیامنێر، لە فیشەک نەترسێ، لە لولەی دەبابە نەترسێ و لە داعش نەترسێ ئیترەمە پەیامنێرەوە توانێت بینی جەنگ بکە؟ پێم وانی وابێ. هەمانە بەڕادەیەکی کەم هەمانەکە ئەو پەیامنێرانەی کە نەقلی حەقایقت بۆکەن بە شێوازێکی باش. بەڵام زۆربەی ئەوانەی کە چاوت لێ بێ کە تۆ لە بەرەکانی جەنگ ئەیبینی هەر هەموو ئەمانە بە جۆرێ لە جۆرەکان دوژمن سوودی لێوەرگرتوون، بەرامبەر سوودی لێوەرگرتوون و نەیانتوانێت تەختەیەکی ڕێک و بێک بن. پێوەرەکان زۆر زۆرن، یعنی ئەبێ محازەڕاتی هەبێ، بەڵام گرنگترینیانەوەیە کە تۆ شارەزاییت هەبێ لە مۆزوعی خەریتەی ئەو مانتیقەیە، شارەزاییت هەبێ لەوەی چۆن سەلامەتی خۆت بپارێزی، سەلامەتی خۆت بپارێزی بەوەی لە کۆ بیت، لە چ زاویەیەک بی، لە کۆ خۆت بشاریتەوە و چۆن خۆت بشاریتەوە، بەرگەکەت چۆن بێ. بێگومان تۆ کە ئەڕۆیتە بەرەی جەنگ تۆ کەسێکی مەدەنیت، وەکو سەرباز نابێ مامەڵە بکەیت، وەکو سەرباز نابێ سلوکت وەکو هەر پێشمەرگەیەک و هەر سەربازێ بێکە لە بەرەکانی جەنگ. لەبەرەوە تەنانەت سەقافی عسکەریش، یعنی ڕاستە شارەزایی لە ناوچەکە هەبێ. من لەو ناوچەی موسڵمە بزانم چەند قەزای و قەزاکان چەند بە ناحی پێوە بەسراوە، ناحیەکان چەند دی پێ بەسراوە، ئەم ناحیگا ڕۆم چەند کەسی تایە، چنەتەوەیەکتیان و پێکهاتەکانی ئەم مەنتیقەیەکی هەرەوە نییە تۆ بتوانین بڵێ ئێستا تەقینەوەیەک لە فڵان شوێن بوو، هیچ شارەزاییەک و هیچ زانیاریەکت بە شوێنەکە نەبێ. زایدەن هەموو کەناڵێکی ڕاگەیاندنی معتەبەر و محتەرەم ئەوەیە کە پەیامنێرەکەی نێرێتە بەرەی جەنگ پێش هەموو شتێ بیر لە سەلامەتی ئەکاتەوە، بیر لە هەواڵەکە ناکاتەوە، بیر لەوە کاتەوە بیپارێزێ، بیر لەوە ناکاتەوە چۆن هەواڵەکەی پێ بکات و بیکە سەبقی هەواڵی پێ بکات. تۆ کاچیتە بەرەی جەنگ تۆ بێ چیرۆکی ئەوانی تر نەشەرکەی، چیرۆکەکان نەشەرکەی، بە چیرۆکەکان بڵاوکەیتەوە، چیرۆکەکان دروستکەی. نابچیتە بەرەی جەنگ تو خۆت ببی بە چیرۆک. ئەوەی کە زۆر ئەیبیسینەوەیە کە ئەمانە خۆیان بن بە پاڵەوان، یعنی پەیامنێرەکان خۆیانە بن بە پاڵەوان، نەک نەقلی پاڵەوانێتی ئەوانی تر بکەن. لەبەرەوە ئەم خەسڵەتانە زۆر زۆر گرنگن بۆ میدیاکار کە ئەچێتە بەرەکانی جەنگ بۆ تەختیەکردن و ئەم مۆزوعی سەلامەتی گیانی ڕۆژنامەنووس لە بەرەکانی جەنگ خەڵکی مختەسی خۆی هەیە، خەڵکی تایبەتمەندی خۆی هەیە. لەبەرەوەی پێم وایە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن پێویستیان بەوەیە کە کەسێک لەم بوارە تەدریبیان پێبە، کەسێک لەم بوارە زانیاریەکانی خۆی نەقڵکا بە ڕۆژنامەنووس و هەر کەناڵێکی ڕاگەیاندن بەر لەوەی بڕواتە، بەر لەوەی پەیامنێرەکەی بنێرێ تایبەت پەیامنێری جەنگی خۆی هەبێ، یعنی پەیامنێری جەنگی خۆی هەبێ، پەیامنێرێکە بێت تەدریب تدابێ، جگە لەم پەیامنێرە کەسی تر نەنێرێتە بەرەکانی جەنگ. یعنی ئەرکی کەناڵی ڕاگەیاندنە بە هاوکاری ڕێکخراوەکان، بە هاوکاری ڕێکخراوەی دەوڵەتی و ڕێکخراوە خۆیەکان لە بواری پەروەردەکردنی ڕۆژنامەنووسێکی پرۆفیشناڵ لە بواری تەختێکردنی شەڕ و تەختێکردنی ئەو ناوچانەی ململانەی گەورەیان تایە و ئەمانە هەموو ئەمانە هاوبەشن لەوەی میدیاکارێکی جەنگی یاخود پەیامنێرێکی جەنگی دروستکەن. واتە تەنها کەناڵی ڕاگەیاندن نییە خۆی ئەم مۆزوعاوکە، هەموو ڕێکخراوی زۆر هەیە ئامادەیە ئەگەر بڵێ میدیاکان لە کوردستان ئامادەییان هەبێ
ئەوە چەندین ڕێکخراو هەیە ئێمە ناسی وەکو سنتەری میترۆ ئەتوان تەدریب بە ڕۆژنامەنووسەکانیان بکەن لەم بوارێ گلەی زۆرمان لە میدیاکانی کوردستان هەیە لە بەرپرسەکانیان هەیە بۆی احتیمام بەم لایەنە نایەت پێم وایە بە ئەبێ گیانی ڕۆژنامەنووسیان بەلاوە گرنگ بێ بۆ ئەوەی بزانین گیانی ڕۆژنامەنووسەکەیان بەلاوە گرنگە ئەوەیە کە ڕۆژی تە هەر کەناڵێکی میدیا ئەبێ پامێری جەنگی هەبێ و چەندین دەوری گرنگی بینی بێ بەڵام ئەمە نییە. لە بەپێی ستاندەرە نێودوڵەتەکان ڕۆژنامەنووسی جەنگی بریتە لەو ڕۆژنامەنووسە تایبەتمەند و شارەزا و کارامەیە کە بە شێوەیەکی کادیمی پرۆفشناڵانە کارەکانی خۆی ئەنجامەدا لە بەرەکانی جەنگ و ڕووماڵی هەواڵ و ڕووداوەکان ئەکات لە بەرەکانی شەڕ کە ئەبێت ئەم ڕۆژنامەنووسە کەسێکی بە سەلیقە و شارەزا بێت و ئێمە لە کوردستانە وەکو پێشتر باسم کرد زۆر بەکەمی ڕۆژنامەنووسی جەنگیمانێ بەڵێ ڕۆژنامەنووسی سیاسی و حیزبیمانێ ڕۆژنامەنووسی وەرزشی و ئابووریمان هەیە بەڵام ڕۆژنامەنووسی جەنگیمان تاوەکو ئێستا وەکو پێویست نییە چکە ئەم ڕۆژنامەنووسانە هەر ئەو ڕۆژنامەنووسانە بوونە کە پێشتر کاری مەدەنیان کرد و کاری ڕۆژنامەنووسیان کردو لە شار و ناوچەکانی کوردستان و هەر کەناڵەکان هەر هەمان ئەو پەیامنێرانە ئەنێرن کە پەیامنێری شارەکان و سنوورەکانی خۆیان بەڵام ئێستا کاتی ئەوە هاتووە کە وەکو جۆرێک فۆرمێک شێوەیەک لە ڕۆژنامەنووسی تایبەتمەند و ڕاگەاندن کاری تایبەتمەند هەوڵ بدە ڕۆژنامەنووسی جەنگیمان هەبێت و ئەگەر سەیری مێژووی جیهانیش بکەین ئەنی سەرەتای کاری ڕۆژنامەنووسی جەنگی ئەگەڕێتەوە بۆ 1962 کە شەڕی ناوخۆی ئەمریکا کرا و دواتر یەکەم ڕۆژنامەنووس ویلیام هاواردە کە ڕۆژنامەنووسێکی جەنگی بوو لە ئاستی نێودوڵەتی شەڕی بۆ یەکەم جار لە 1956 ڕووماڵی بەرەکانی شەڕی ئەکرد کە شەڕی قرم لە نێوان رووسیای قەیسەری و ئیمپراتۆرەتی عوسمانیە کە پەیامنێری ڕۆژنامەی تایمزی بەریتانی بوو و دواتری شەڕی یەکەم و دووەمی جیهان بوو یەوەی ئەوەی کە ئەم بوارە گەشە بکات بە هامان شێوە لە کوردستانیشە ئێمە بەڵێ لە ساڵی 91 بڵین ڕاپەڕین کرا و ڕۆژنامەنووسا بووە کە پەیامنێری ئەو کەناڵانە بوو بەڵام ئەو لە ئاستێکی لۆکاڵی و ناوخۆییا بووە بەڵام ئێستا لەگەڵ هێزێکی ترۆریستی وەکو داعشە لەسەر ئاستی جیهانی یعنی پەیامنێران وی وڵاتان و هی ڕۆژنامە و دەستگاکانی ڕاگەندکارەکەن ئێمە شکاتی ئەوە هاتوو کە ڕۆژنامەنووسەکانمان هەوڵ بدەین خولیان بۆ بکەینەوە وەرکشۆپیان بۆ بکەین و شارەزایان بکەین بە بوار و کێڵگەی یعنی کاری پەیامنێری جەنگی و پێویستە کۆمەڵێک سیفەت کە لە ڕۆژنامەنووسی جەنگیە پێویستە هەبێت یعنی کەسێک بێت شارەزایی هەبێت لە بواری سیاسی و سەربازی و شارەزایی هەبێت لە بواری کاری ڕاگەاندنی جەنگی و بنەمەکانی ڕاگەاندنی ئاسایشی جەنگ و یاساویتی کە ڕۆژنامەنووسی بە شێوەیەکی گشتی و کەسێک بێت لە ڕووی کەسایەتیەوە بەهێز بێت نەڕوخێت ورەی بەرز بێت و کەسێکی چاونەترس بێت کەسێکی زرنگ و هوشیار بێت و کەسێک بێت بەرگەی ئابلوخە و بەرگەی شوێنی سەخت و ئەوانە بگرێت ینی کەسێک بێت لە ڕووی دەرونیەوە بەهێز بێت و زاڵ بێت بەسەر خۆیەوە کۆنتترۆلی خۆی بکەوە نەترسێت ئەمە بەمە نایە ینی کە پێشی هێزەکان کەوێ و سرە ڕۆیکان نەخێت مەبەستمان ئەوەیە کە کەس هەیە ینی ئەبێ لە ڕووی جەستەیەوە ینی کەسێکی لە ڕووی لە شولارە و تەواو بێت خاوەن پێداویستی تایبەت نەبێت مەسەلەن یاخود لە ڕووی دەرونیەوە کەسێک بێت شەڵەژا و ئەوە نەبێت ینی هاوسەنگی هەبێت چکە هەیە ینی لەوانەیە بترسێت بە تەقەیەک ببورێتەوە یاخود هەیە خوێن ببینێت ینی ئەبورێتەوە تێکەچێت ینی ئەو حاڵەتانە هەیە زۆر ئەبێ کەسێک بێت هەموو کەرەستەکانی خۆی بێت تەنانەت لە ڕووی فریاگوزاریت سەرەتایی و تەندروستیەوە خول ببینێت بتوانێت ینی چارەسەری خۆی یا چارەسەری ئەو تیمە بکە لەگەڵێتی و شارەزایی هەبێت بەو ناوچەی جەنگ کوێ بەرەی دوژمنە کوێ بەرەی مەسەلەن سوپای نیشتیمانیە یا پێشمەرگەیە و بتوانێت زانیاری هەماهەنگی هەبێت لەگەڵ هێزەکانی پێشمەرگەیە هەروە لە خۆیەوە بڵێ هەڵ نەکوتێتە سەر شوێنەکان و ئێمە چەندین ئەزممویش کەس خواردمان هەیە لەو بوارەیانی بەداخەوە چەندین ڕۆژنامەنووسمان شەهید بووە یاخود بە نەزانی بە ئاراستی دوژمن ڕۆشتووە ئۆتۆمبیل کەرەستا کامێرای بەجێهێشتووە یا خۆی جاریوە هەبووە کەوتۆتە دەست هێزەکانی داعش. ئێمە ڕۆژنامەنووسی جەنگی ڕۆژنامەنووسی لای ئێمە هەموو شتێکمان بەگشت بیر گرتووە. یعنی من زۆر ئەوە ئەڵێمەوە ئەو قسەیە
زۆر لە ئیشەکان لە هەرێمی کوردستانە پێش ئەوەی ببێ بە پرۆفیشناڵی بە عشوایی و ئەگەر بکرێ من بڵێم بە هەڕەمەکی و بە هینی دەستمان تیاوە بە ئەوە لەبەرەوە ئاسانی ڕاستکردنەوەی چونکە کاری ڕۆژنامەنووسی کارێکی پیشەیی مەعریفی هەستیاری بەرپرسیارەتیە لەبەر ئەوە ڕۆژنامەنووس کاڵێن ڕۆژنامەنووس بە یەک وشاڵێن ئەمە ڕۆژنامەنووس بەڵام لە وڵاتانە ڕۆژنامەنووسی جەنگی هەیە ڕۆژنامەنووسی وەرزشی جیایە ڕۆژنامەنووسی چارەسەری قەیران جیایە هەر ینی پۆلێنکردن هەیە بۆ کاری ڕۆژنامەنووسی بۆیە کەناڵێکی جیهانی ستافێکی ڕۆژنامەنووسی جەنگی ڕاهێنرا و پێکراوی ئامادەیە لە کاتی جەنگا لە کاتی خۆپیشاندانە ئەزانێکی ئەنێرە بۆ جەنگەکان بۆیە ڕۆژنامەنووسی ئێمە ڕاستە خوێندنگامان هەیە لە زانکۆ پەیمانگاکانان بەشێکەیە بەشی میدیایی بڕوانامە ئەدات بەڵام ئەمە تەنها بڕوانامەیەکی گشتیە یا ئەتوانم بڵێم بوارێکی سەحافەیە کە ئەو بڕوانامەی پێدا ڕۆژنامەنووس بە بەردەوامی پێویستی بە خولی بەڕاهێنان هەیە ڕۆژنامەنووسی جەنگی ڕۆژنامەنووسێکی ڕاهێنار پێکراوە ڕۆژنامەنووسێکی تایبەتە ڕۆژنامەنووسێکە لە یاسای نێودەوڵەتی مافی پاراستنی گیان و سەلامەتی ڕۆژنامەنووسا ڕێوشوێنی تایبەتی بۆ دانراوە کە ئەبێت جلوبەرگی خۆی لە بەرابێ کە ئەبێ خول و ڕاهێنانی بەردەوامی پێ بکرێ چی ڕووماڵ ئەکات چی ڕووماڵ ناکات چۆن نزیک ئەبێتەوە چۆن خۆی لە شوێنە مەترسیدارەکان ئەپارێزێت چۆن هەماهەنگی لەگەڵ سوبا ئەکات ئەمانە هەمووی ڕاهێنانە تەمرینە کە نەک بە تەنها یەک جاریش تۆ بڕوانامەیە بدەی بە ڕۆژنامەنووسێک بۆەوە ئەبێ بەردەوام ئەبدەیتی زانیاری و ڕاهێنانی پێ بکەیت لە کاتی جەنگا بەس ئێمە شپرزی وڵاتەکەی وای کردو ئیگنا لە کاتی جەنگا ئەبێ جەنگ سوپا خۆی ڕۆژنامەنووسی تایبەتی هەبێ وەکو ئاژانسێک ئەم ڕۆژنامەنووسانە ڕاهێنانیان پێ بکە ڕووماڵی جەنگیان پێ بکە بە پێی پێداویستی نیشتمان زانیاری و معلومات و وردەکاریەکانیان چاودێری بکە بۆی بزانێت چی بڵاوەکرێتەوە چی بڵاو ناکرێتەوە ئەرکەکە بە چەند ئۆرگانێکەکرێت لە وڵاتانە کەناڵ خۆی ئەبێ بە پێی یاسا بۆی دیاری کراوە کە نابێ ڕۆژنامەنووسێک نێرێتە جەنگەوە گە ڕاهێنانی پێ نەکراوێ و نابێ ڕۆژنامەنووسێک نێرێتە جەنگەوە ئەگەر تێگەڕای پێداویستیەکانی جلوبەرگی کە سەلامەتی گیان و نەخشەی پێبێت جلوبەرگی کڵاوی تایبەتی لە بەرابێت یعنی تەنانەت مەسەلەن هین ئەکرێکە چۆن پەیوەندی لەگەڵ هاوڕێکانی تریا هەبێت چۆن پاسەوانی بۆ دانرێ ئەمە بە پێی یاسا لە وڵاتانە ڕێکخراو ئەرکی کەناڵە ئەگەر ڕۆژنامەنووسی کەناڵێک لە جەنگێکا کوژرا بە پێی یاسای ئەو وڵاتانە ئەو ڕۆژنامەنووسە دەرکەوت کە ڕاهێنانی پێ نەکراوە و جلوبەرگی سەلامەتی پێداویستی تەواوی بۆ بین نەکراوە لەلایەن کەناڵەکەیەوە بۆ جەنگ کەناڵەکە بەرپرسیارە بێ بەرامبەرگیانی ئەو ڕۆژنامەنووسە ئەگەر بەوە بێ لە لایەنی تریشەوە سندیکای ڕۆژنامەنووسان لە وڵاتانە کە من ئەو گلەیە هەر ئەەکەمەوە لە سندیکا ئەرکی سەرەکی خول و ڕاهێنانە کە بە بەردەوامی خول و ڕاهێنانی هەیە بۆ نمونە من خۆم ئەندامی سندیکا ڕۆژنامەنووسانی بەریتانیا بووم بەردەوام مانگانە جەدوەلی خولەکانی بە پێی پێداویستی واقعی وڵاتەکە کە ڕۆژنامەنووس پێویستی بە چه خولەکە ئەو خولانی بۆ ئەبدەیتەکەنەوە بۆی نەکەنەوە مەراکزی تەدریبی سەنتەری تەدریبی هەیە لە وڵاتانە ئەبێ ئەم ئۆرگانانە پێی هەستن ئەبێ بە یاساش ئەمە دیاری بکرێ بۆ نمونە ئەگەر یاسا ئەوەی ڕێکخست کە هیچ ڕۆژنامەنووسێک بەبێ ئەوەی لە ساڵێکە دوو خولی لە بواری ڕۆژنامەنووسی جەنگیان نەبیندێت جل و پێداویستی تایبەتی پێ نەبێت مۆڵەتی پێ نەدرابێت بچێتە جەنگەوە نەچێتە جەنگەوە تۆ ئەگەر کەناڵەکەشت خول و ڕاهێنانت بۆ نەکاتەوە وەکو ڕۆژنامەنووسێک خۆ دەڕۆی بە شوێنیان لە شوێنەگە و خول و ڕۆژنامەنووس ئەو خولە ئەبینی و ئەو زانیاریانە بەڵام ئەگەر شت بە یاسا ڕێک نەخرا ئەگەر بە شپرزەیی بوو ئەگەر هەر کەسێک بۆ خۆی ئیشی کرد بەداخەوە ئەڵێم یانی جەنگ نابێ هەر کەناڵە بۆ خۆی بە شێوازێک ڕووماڵیکە بەڵام بار و دۆخە سیاسەکەی ئێمە لە هەرێمی کوردستانە وای کردووە کە ئەو شپرزی ڕوویاوە بۆیە ئێمە پێویستمانە ڕۆژنامەنووسی جەنگیمان هەبێ هەموو کەناڵێک بۆ خۆی پێویستێتە ڕۆژنامەنووسی جەنگی هەبێ وڵاتیش دەبێت لە خۆ ئامادەکردنیا بۆ جەنگ ڕۆژنامەنووسی تایبەتی بواری جەنگ ڕاهێنان پێ بکات بۆی لە کاتی جەنگەکانە سوودی لێبێت. ئێمە لە هەرێمی کوردستانە ئەوەی وەکو ڕۆژنامەنووسی ئەکادیمی و بە ئەزمون و ئەو حاڵەتانە
لەم سەردەمەی مدەیە پێشترایتر وردە وردە دەرکەوتن. کوردستان بێبەش نییە لەو حاڵەتانە بڵێن ڕۆژنامەنووسی ئەکادیمیتیانە، ڕۆژنامەنووسی ئەزمونداریتیانە، ڕۆژنامەنووسی جەنگیتیانە. جەنگ لە نێو کووردا مێژوویەکی دوور و درێژی هەیە، ینی هەر لە ڕووی ئەزمونەوە بوو بێ ئەمە خەڵکانێکی وامان تیا پەروەردە بووە. بەڵام ئەوەی کە ئاراستەی ڕۆژنامەنووسانی جەنگەکە لێرەیە ئیشکالی تیا بووە. ینی من ناتوانم بڵێم ڕۆژنامەنووسی جەنگ لە هەرێمی کوردستانان نییە، چونکە ئەمە پیشەیەکی هەندە سەخت نییە کورد پێیدا تێپەڕ نەبوو بێ و نەتوانێت جێبەجێ بکە. بەڵام ئاراستەکردنەکان، ڕێنماییکەرەکان، ڕاهبەرەکانی ڕۆژنامەنووسی جەنگی ئیشکالیاتیان بۆ بەردەم ڕۆژنامەنووسەکان دروست کرد بوو. کاتێکە سەربازێک خەیتە نێو جەنگەوە بە کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک ڕاهێنانی تایبەتەوەی خەیتە نێو جەنگەوە، بە هەمان شێوە لە زۆربەی ڕاکەناڵەن ڕۆژنامەنووس ڕۆڵی لە جەنگیەکە زیاتر نەبێ کەمتر نییە، چونکە هەر کەسێکە لە نێو مەیدانی جەنگایە کاتێ پێویستی بە هاوکاریە بێ پەنا بۆ ڕۆژنامەنووسە بە. بۆیە هەمیشە ئێرانیەکان ئەڵێن ڕۆژنامەنووس ئەبێ سەنگێکی سابر بێ بۆ هەمووان، دیفاع لە هەمووان بکە، هەمووان لە پشتیەوە بن، هەتا ئەوانەی کە چەک بەدەستیشن، ئەوان هەر کەسێ هاوکاری بوێ پەنا بۆ ڕۆژنامەنووسە بە. لەبەرەوە ئەم ڕۆژنامەنووسە ڕاهبەرێکی وای لە پشتەوە نەبێ کە مامەڵەیەکی دروستی پێ بکە و ئاراستی بکە بە ئەسلحەی باشیشی پێ بێ، ئەو جەنگاوەرە ناتوانێت جەنگەکەی خۆی بکە. کەواتە بەڕێی من مشکیلە کێشە لە نەبوونی ڕۆژنامەنووسی جەنگ نییە لە ڕووی ئەکادیمیەوە، لە ڕووی شارەزای و ئەزمون و غیرەت و توانایەوە، بەڵکو کێشە لە ڕاهبەرانی ڕۆژنامەنووسین بۆ ئاراستەکردنی جەنگ. من ئەوە ئەڵێمەوە کە ڕۆژنامەنووسی جەنگی وەک بەردێکی جێگیری ئارام وایە لە نێو جەنگەکانە کە هەمووان پەنای پێ ئەبەن. هەر کەس کە پێویستی بە هاوکاری بوو ئەوان لە پشت خۆیان ئەدەنە پشت ڕۆژنامەنووسەکە. ینی ڕۆژنامەنووسەکە ناڵێم ئەفسانەیە لە نێو جەنگا و پاڵەوانی جەنگە، بەڵام ڕۆڵێکی بەرچاوی هەیە. لەبەرەوە ڕۆژنامەنووسی جەنگی ئەکرێ بەو ڕۆژنامەنووسە دلێرە ناو ببرێ کە لە نێو جەنگە لە بواری دەرونی و تاکتیک و هەم بژێوی ژیانی خۆشیاکە کاری وەک پیشە جێبەجێەکە بەرپرسیارانە تر مامەڵەکە لە هەموو جیل و توێشەکانی ترکە لە نێو جەنگان و مامەڵە لەگەڵ خەڵکانی بەرامبەر و کۆمەڵگەی مناڵ و ژن و ئەوانەی کە لەکەونە نێو جەنگ و قوربانیەکانی جەنگەوە مامەڵەکە. ئەرکی گەورەتری لەسەرشانە، کەواتە ئەو ڕۆژنامەنووسەیە کە لە نێو مەیدانێکی هەستیارە کارەکە کە ژیانی چەندەها کەسی بەدەستە، لەوە چێ بە بەخشینی یەک زانیاری تاوانێکی جەنگی بەهەڵە، تەبعاً بەخشینی یەک زانیاری بەهەڵە تاوانێکی جەنگی گەورە ڕووبە، لەوە چێ بە بەخشینی زانیاریەکیش ڕێگریکی گەورە لە جەنگ بکە. ڕۆژنامەنووسێکی جەنگی ئەفغانی هەبوو لە شەڕی ئەفغانستانە، یەک پێشنیاری جوانی کرد بۆ ڕۆژنامەنووسەکانی هاوڕێی، ئەبزانام ناوی نیهادی بوو، پیانۆ نیهادی. ئەمە ڕۆژنامەنووسە وتی ئێمە لە بری تەشویقدان بە جەنگ بین چی بکەین؟ بین ڕێخۆشکاری بۆ سڵح دروست بکەین بە پیشاندانی کۆمەڵی قوربانی کە نەبوو ئەمانە ببنە قوربانی، بە پیشاندانی کۆمەڵێک حاڵەت کە نەبوو لە نێو ژیانی مرۆڤایەتی و لە هەستی مرۆڤایەتیان ڕێیان بێتەوە لە جەنگا دروست ببن. ئێمە ڕێکاری سڵحی جەنگ لە نێو جەنگا دروست بکەین. یعنی قورسە کە کەسێک لە نێو جەنگا ئیش بۆ سڵحی جەنگان، نەک لە پشتەوە و لەسەر مێزەکان ئیشی سڵح بکات بە کۆمەڵە سیاسەتی جیاوازەوە. ئەوان ڕۆژنامەنووسی جەنگی ئەوەیە کە لە نێو جەنگا کار بۆ سڵح بکات لە نێو بەرەکانە. بەبێ هیچ ئامادەکاریەکی جەنگی کە پێشتر دەستگاکانی ڕاگاندن کرد بێتیان، ڕۆژنامەنووسانمان کەوتنە واقیعی جەنگەوە و خۆیان لە بەرەکانی جەنگدا بینیەوە. ڕۆژنامەنووس ئەوەندەی لە خەمی ئەوەدایە ئەو هەواڵانە بدۆزێتەوە و وەک تێپەڕێکی پڕ لە ڕسک و چاوخایمی دەربکەوێت، ڕەنگە بە تەنگ ژیانی خۆشیەوە نەبێت. بەڵام ئایا ئەمە کارێکی ڕاستە؟ ئایا ڕۆژنامەنووس دەبێت تەنها خەمی ئەو هەواڵ و ڕووماڵانەی بێت کە کەناڵەکەی دەکاتە پێشەنگ و زۆرترین بینەر ڕادەکێشێت؟ ئایا دەستگاکانی ڕاگاندن بۆ دروستکردنی ڕووبەری زۆرترین بینەر دەبێت ژیانی ڕۆژنامەنووسەکانی بخاتە مەترسیەوە؟ سەرباری ئەو مەشاکلانەی کە لە هەواڵێکی زۆر زۆر سادەیە ئێمە هەمان بوو، لە قزەیەکی زۆر زۆر سادەیە مشکلەی تەختێکردنی هەواڵ و شێوازی داڕشتنی هەواڵ و ئەمانەمان هەبوو، هاتینە ناو جەنگێکی گەورە و ڕوبەڕووی جەنگێکی گەورە بووینەوە. ئەم جەنگا پێداویستی خۆی هەیە،
چۆن لە ڕووی بڵێن ئۆپراسیۆنەکان و لە ڕووی سەربازی و لە ڕووی کۆمەڵێ مەسائل ئامادەکاری خۆیەوێ لە بواری میدیایش ئامادەکاری خۆیەوێت. میدیا ڕۆڵێکی گرنگ لە هەموو شتێکان ئەبینێ لە مۆزوعیشان لە مۆزوعی جەنگە ڕۆڵێکی زۆر زۆر گرنگە بینێ بەوەی کە شکست بک بە سەرکەوتن سەرکەوتن کا بە شکست. ڕۆڵێکی ئەوەیە بینێ کە مەبەستمەوە نییە من شتەکان ئاژوو کاتەوە، یعنی قودرەتی ئەوەی هەیە مەبەستمەوەیە. لەبەرەوە لێ بچینە ناو ئەم جەنگەوە بەبێ ئەوەی پێداویستەکانی پامنێری جەنگیمان ئامادە کردبێ، بەبێ ئەوەی پامنێری کورد و ڕۆژنامەنووسی کورد بێتە ناو خولی ڕۆژنامەنووسیەوە، بەبێ ئەوەی ڕۆژنامەنووسی کورد ئاشنا بوو بێ بە مەواڵزیعی تەختێکردنی جەنگ و شێوازەکانی تەختێکردن و چۆنێتی پاراستنی سەلامەتی ڕۆژنامەنووس و پامنێران لە کاتی جەنگ و وەرگرتنی تەدریب لەم بوارەدا. هەموو ئەموانە ئامادە نەبوون، ئەنجا شەڕیش دەستی پێکردەوە، ئەنجا چوینەتە ناو شەڕەوە، ئەنجا تەختیشەکەین و ئەنجا لە خۆشمان ڕازیین لە لەو ناوەندانەی کە متابعی بواری ڕۆژنامەنووسیەکەن و بواری ڕۆژنامەنووسی جەنگەکەن پێیان وایە ئەوەی کە ئەوگزەرێ شتێکی تازەیە، هەنێکی تووشی سەر سوڕمان کردووە، هەنێ بۆ هەنێ سەدمەیە، یعنی بۆ مۆزوعی تەختێکردنی ڕاستە و خۆی جەنگ بۆ نمونە مۆزوعی کەشفکردنی چەکی پێشمەرگە و کەرەسەی پێشمەرگە و شوێنی پێشمەرگە و شوێنی نووسنی پێشمەرگە و شێوازی خەندەق لێدانی پێشمەرگە پێم ناڵی چیمان بەنهێنی ماوەتەوە. ڕۆژنامەنووسی کوردستانی هیچی بەنهێنی نێشتۆتەوە لە بواری سەربازی و ئۆپراسیۆنەکانی دژ بە داعش کە پێشمەرگە پێڵەسێ. هەموو جۆری چەکەکانمان لای داعشەوە بەهۆی پامنێری نەشارەزاوە. هەموو خەندەقەکانمان هەموو سەنگەرەکانمان شارەزاییان لیان هەیە داعش بەهۆی پامنێرەکانەوە کە لەم بوارەیە شارەزاییان نییە و کەناڵەکانی میدیا دەیانێرن بۆ جەنگ بەبێ ئەوەی ئەم شتانیان فێر بکەن. لەبەرەوە زۆر مەسائل هەیە دەبێ بە نهێنی بهێڕێتەوە. تەنها شتێک ڕەنگە مابێتەوە کە ئەویش هەندێک کەناڵی ڕاگەیاندن تەنانەت سەعاتی سفری هێرشکردنی پێشمەرگیشی لە کەناڵەکانەوە بڵین ڕاگەیاندووە، لە ڕادیۆکانەوە ڕاگەیاندووە، لە جەریدەکانەوە لە وێبسایتەکانەوە ڕایانگەیاندووە کەوابووە چی مایەوە لەم جەنگە نهێنی بێ کە تۆ خۆتەی ئاسکەریت کەشف بێ، کە تۆ شوێنی تاواجدی پێشمەرگە و خەندەقی پێشمەرگە و شێوازی خەندەق لێدان و عمقی خەندەقەکە و درێژی خەندەقەکە و جۆری چەکی پێشمەرگە و ئەمانە هەمووی ئیتر چی مایەوە کەواتە تۆ زانیاریەکی بەلاش یعنی ئەدەی بە مقابلی ئەولا کە هەموو دوولایەنێک کە شەڕ ئەکەن پێویستیان بە کۆمەڵێ زانیاری هەیە کە لەو بەر وەریگرن. هەندێک جار زۆر زۆر بە زەحمەت وەرێگرن، بەڵام ئێستا زۆر زۆر بە ئاسانی پشتانە نەقڵە بێ. بێگومان ئەمانە مەشاکری زۆر زۆر گەورن و عیبەیەکی زۆر گەورەیە لە ناو میدیای کوردیە. عیبەی ئەوەی کە ئێمە نازانین چۆن تەختێ بکەین و بڕوایشمان بەوە نییە کە فێربین و اعترافیش بۆ ناکەین کە ئێمە نایزانین. لەبەرەوە هەر کەس وەڵەسێ بە قاتە تۆ هاتووی پامنێرێکی قاتێکی ڕێک و پێکرد لەبەرە هاتووی لە شوێنێکی مەدەنیە لێدوانێ لە کەسێک وەرەگری باشە تۆ ئاوا چیتە بەرەی جەنگەوە بڕوا ناکەم. هەندێک لە پامنێرەکانە بینم وەکو تۆ قات و ڕبات و ڕێک و پێک و کەشخە لە بەرەکانی جەنگن ئەڵی تەختەی حەفلەیەکەکەن، ئەڵی تەختەی کۆنگرێکی ڕۆژنامەنووسی پێشمەرگی بڵین گۆرانی بێژەیەکەن، نەک کۆنگری ڕۆژنامەنووسی لە ناوبەرەکانی جەنگا یاخود نەقڵکردنی ئۆپراسیۆنەکانی جەنگ لە بەرەی فڵانە شوێن. لەبەرەوە هەموو ئەمانەی کە ئاماژەم پێکرد هەر هەمووی نوقسانی گەورن، هەر هەموو کەم و کورتی گەورن، ئەبێ دانی پێبێنین بەداخەوە نە میدیاکاری ئێمە و نە کەناڵی میدیای ئێمە ددان بەم ڕاستیادنێ. لە ڕاستیە ئەو جەنگی کە ئێمە دووچاری بین جەنگی داعش بە تایبەتی ئەزمونێکی نوێ بوو بۆ ئێمە، چوەکو هێزەکانی پێشمەرگە لەگەڵ هێزێکی گەورەی تیرۆریستی وەکو داعشکە
بەرەیەکی جیهانی لە دژیان شەڕەکە بە سەرکردەتی ئەمریکاوە پەیمانن ئێمەش بە هەمان شێوەیانی ڕۆژنامە نووسەکانمان ئەزمونێکی ئەو تۆیان نەبوو بۆیە ئاساییە کەوتنە کۆمەڵێک هەڵەوە بەڵام بە بەراورد لەگەڵ ئەوەی کە ئێمەکو مامۆسای ڕاگەاندن و ئەلامی متابعەکەین باشترە ئێستا لە جاران هەم لە ڕووی ڕووماڵەوە هەم لە ڕووی ینی ئەو هەڵانەی کە ئەیکەنیا ئەو ڕۆژنامە نووسانەی کە شەهیدە بنیا بریندارە بن بەڵێ سەرەتا ینی ئێمە کەناڵە ڕاگەاندنەکەمان کەناڵی لۆکاڵی بوون و ڕۆژنامە نووسەکانمان زیاتر ڕۆژنامە نووسی مەدەنی و شارنشین بوون زۆر جیاوازە لەوەی کە تۆ لە ناو شار کار بکەی وەکو بڵێ ڕۆژنامە نووسی سیاسی یاخود لەباری ئابووری یاخود ڕۆژنامە نووسی وەرزشی زۆری جیاوازە لەوەی کە ڕۆژنامە نووسێکە ڕووماڵی هەواڵەکانی شەڕ بکە و لە بەرەکانی شەڕا و لە شوێنێکی مەترسیدارە کار بکات و سەنگەر بە سەنگەر و شوێن بە شوێن لەگەڵ هێزەکانی پێشمەرگە هاوشانیان ینی ڕووماڵی هەواڵ و ڕووداوەکان بکات ئەوە زۆری جیاوازە بەڵێ خۆی لە کەم ئەزمونیەکە ئەوە بوو ینی عەقل و کێڵگەیەکی نوێ بوو بۆ کاری ڕۆژنامە نووسی نەیان نەزانی چۆن مامەڵە بکەن زۆر جار ڕۆژنامە نووس ئەویست دەست پێشخەری ڕۆژنامە نووسی هەبێت سەبقی سەحەفی هەبێت یاخود هەوڵ بدات وەکو بڵێ مفاجئەیەک دروستکات هەواڵی بەپەلە بکات بەڵام لەو لاوەنەیە توانی هاوسەنگێک لەگەڵ ئەوەیە دروستکات کە ئاسایشی پێشمەرگە و ئاسایشی نەتەوەی و زانیاری نهێنی سەربازی بپارێزێت کە ئەمە گزارش بوو لەوەی کە ئەم ڕۆژنامە نووسە کەم ئەزمونە سەلیقەی کەمە ینی لە بوارەکە شارەزانیە کە بەپی یاسا و ئیتیکی ڕۆژنامە نووسی ئەبێت ڕۆژنامە نووس هەوڵ بدات نهێنی پیشەکەی و نهێنی سەربازی و هەر کارێک ببێتە هۆی زیانگەیاندن بە ئاسایشی پێشمەرگە و ئاسایشی نیشتیمانی ئاگداری بێت و نەخشەی شەڕەکان ئەوە نەکاتیانی زۆربەی کێشەکان لەوەیە بوو کە ڕووماڵی ڕاستەوخۆ پەخشی ڕاستەوخۆ جاری وا هەبوو ڕۆژنامە نووس ینی خزمەتی بە دوژمن نەکرد ینی سعاتی سفری کەشفە کرد کە ئەمە نابێت لە نهێنی سەربازی و زانستی سەربازیە کە ئەمە شتێکی زۆر هەڵەیە یاخود ئەوەی کە پێشمەرگە لە فلان کاتە لە فلان شوێنەوە لە چەند خۆڵێکەوە هێرشەکە کە ئەمانە سوول ئیستیفادەی لێکرا ینی داعش و هێزە تیرۆریستەکان ئاگدار ئەبوونەوە ئەو پەلامانانە لەکوێ ئەکرێەوە زۆر جار بۆم بیچێنرایاندانە ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرایاندانە بۆ پێشمەرگە چەندین پێشمەرگە لەوەیە ینی شەهید بووە بریندار بووە زەرەرمەند بووە من ئەوەم پێ باش نەبوو کە پەخشی ڕاستەوخۆ هەبێ یاخود دیاردەیەکی تر ئەبینرایانی هەندێک کەناڵ خۆرەخکردنی بەرەکانی شەڕ ینی ڕێگری لە کۆمەڵێک کەناڵەکرێ لە بەرەکانی شەڕ ینی ڕۆماڵی ڕۆژنامەوانی ڕاگەاندن بکەن هەندێک کەناڵی تریش خۆیان کردبوو ئەوەی کە ینی ببنە سەرچاوە کە ئەمە ڕەهەندێکی سیاسی و ڕەهەندێکی دارایی و مادیشی تێهابوو بنە سەرچاو بۆک ئاژانسەکانی هەواڵ و کەناڵان بیانیەکان کە ئەو هەواڵانە ئەو زانیاریانیان بە شێوەی تۆمارکرا و پێدان و بە پارێکی خەیاڵی کە ئەمە شتێکی خراپە و پێویستە کات وەزارەتی پێشمەرگە ینی حکوومەتی هەرێم هێزەکانی پێشمەرگە بەگشتی ینی بە شێوەیەکی یەکسان هاوکاری هەموو کەناڵەکانی ڕاگەاندن ڕۆژنامە نووسان و هەماهەنگیان هەبێەوە بە پێچەوانشەوە ڕۆژنامە نووسیش پێویستە هاوسەنگێک دروستکە لە نێوان پیشەکەی خۆی و ئەرکی نیشتیمانی و ئەرکە نەتەوەیەکەی خۆی چکە ئێمە کە ئەڵین ڕاگەاندن پەیامێکی بابەتیە ڕاستە یەکێک لە ڕەهەندەکان بێلایەنێ بەڵام داعش جیاوازی نێوان ڕۆژنامە نووسێک و پێشمەرگەیەک ناکات ئەو لەسەر ئاساسێکی نەتەوەی کە تۆ کوردی ئەتشەوسێنێتەوە و بەڵگەش لەسەرەوە چەندین ڕۆژنامە نووس بەردەستی داعش کەوتن بە زیندوی بە برینداری هەتاوەکو ئێستا بێ سەر و شوێنن کەواتە ڕۆژنامە نووس ینی داعش هێزێکی ترۆریستیە هیچ جیاوازێک ناکات لە نێوان خەڵکی مەدەنی و پێشمەرگەیە ڕۆژنامە نووس و ڕاگەاندکار و کەسی سەربازیە کەواتە ڕۆژنامە نووسەکەش ئەبێت هەوڵ بدات هەماهەنگی هەبێت لەگەڵ هێزەکانی پێشمەرگەیە و شارەزایی هەبێت بە ناوچەکە بە شوێنەکانی شەڕ و ئەو شتانی کە تا چەندێک سنووری ئەوە بۆ ئەوەی ڕۆماڵی کاری ڕۆژنامە نووسکە چونکە ڕۆژنامە نووس ئەگەر کەسێکی سەرڕۆ بێ لە خۆیەوە هەڵبکتێتە سەر سەنگەر و شوێنەکان ینی چەندین جار ڕۆژنامە نووسە بۆ بە ئاراستی پێچەوانە چۆتە نزیک بۆتەوە لە هێزەکانی داعشیا و ویستێتی چاوپێکەوتنیان لەگەڵاکە کە ئەمە شتێکی زۆر مەترسیدارە. لە ڕاستیە قسەوبارستی زۆر کرا لە ماوە لەسەر ڕۆماڵکردنی جەنگەکان بەداخەوە ئەڵێم ئێمە
خۆ ئامادەکردنمان نەبوو بۆ جەنگ. من باسی لایەنە سەربازیەکەی ناکەم، بەڵام لەلایەنە ڕاگەیاندنەکەیەوە کە ئێمە لە وڵاتێکین ئەوە نییە ئەزمموی جەنگمان نەبێت. ئێمە لە وڵاتێکین بەردەوام جەنگ لە دوای جەنگ هەبووە، بەردەوام خۆپیشاندانمان هەیە کە ئەوەش ڕێوشوێنی گرتنەبەری چۆنێتی ڕووماڵکردن و چۆنێتی مامەڵەکردنی ڕۆژنامە نووس پێویستە بە ڕێنمایی و بە ئەتەکیەتی خۆی و بە شێوازێکی پرۆفیشناڵی ڕوبەڕووی ئەو حاڵەتانە ببێتەوە ڕووماڵی ئەو شوێنانە بکات. بەڵام ئێمە لە میدیامان زۆرە، کەناڵمان زۆرە، ڕۆژنامە نووسمان زۆرە و هەمووشمان ئیدعایە واکەین کە پرۆفیشناڵین و کە یاسایین و کە ئاستێکی باشمان هەیە لە میدیا. من نەقدی ناکەم، ناڵێم خراپین، بەڵام لە حاڵەتێکە وەکو جەنگ لە زۆر بارودۆخە ئەومان بۆ دەرەکەوێت کە بەڕاستی شپرزەیی لە میدیاکانمانە هەیە، ناپرۆفیشناڵەتی تا ئاستێکی باش هەیە هەتاوکو ئێستا، ناپیشەی بوونمان هەیە لە کارەکانمانە. میدیا لە کوردستانە میدیایەکی شپرزە، میدیایەکە استراتیژی نییە، میدیایەکی پارتە سیاسیەکانە، لەبەرەوە لە وڵاتە ڕێک نەخراوە بەپێی پێداویستی نەتەوەیی و پەروەردەی وڵات. لەبەرەوە ئەو شپرزیە لە هەر شتێکە هەبوو دوجار لە کارەکانی ئۆرگانەکانی ئەو وڵاتە ڕنگ ئەداتەوە، هەر چۆن ئەو شپرزی ناسیستەم و نابوونی حکوومەت و نەبوونی پەرلەمان ئەوە تا ئۆرگانەکانی وەکو پەروەردەوانی گرتوێتەوە، میدیاشی بە هەمان شێوە گرتوێتەوە، میوێدیاش لەو شپرزەی بێتفاقیە. بەڕاستی بێتفاق بووین ئێمە لە کاتی جەنگا، جەنگمان بەڕاستەوخۆ گواستەوە کە زۆر لە کەناڵەکان بە دەستکەوتی زانی کە ڕاستەوخۆ ئەو ورد و درشتی زانیاریەکانی ناوجەنگی گواستەوە کە ئەمە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە، چونکە جەنگ پرسێکی هەستیارە. جەنگ پێویستی بەوە هەیە ڕووماڵ بکرێت، هەموو زانیاریەکی جەنگ پێویستە ڕووماڵ بکرێ وەکو چۆن وەرزشی چۆن بواری تر ڕووماڵ ئەکرێ. بەڵام مامەڵەکردن لەگەڵ زانیاریەکانی جەنگا، مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکانی جەنگا، لەگەڵ وردەکاریەکانی ناو جەنگا هەستیارە، پێویستە بە ڕێنمایی هەیە، پێویستی بە ڕێخستن هەیە، پێویستی بە ڕەچاوی بواری سایکۆلۆژی، بواری ئەمنی، بواری پەروەردەیی تاکەکانی کۆمەڵگە هەیە، ڕەچاوی پاراستنی نهێنیەکانی ناو مەیدانەکانی جەنگ هەیە، پێویستی بە هەماهەنگی نێوان جەنگ و سوپا و ڕۆژنامە نووس هەیە کە ئێمە تەنها لایەنێکیمان لێکدایەوە کە وتمان پەخشی ڕاستەوخۆ زیانی گەیاندووە. ئەگینا ئێستا ئەگەر ئێمە بین لەسەر ئەو جەنگە قسە بکەین کە میدیا چەند شپرزەیی بۆ دروست بووە و چەند شپرزەییشی لە مەیدانی جەنگەکە دروست کردووە، پێویستی بە دیراسەیەکی ورد هەیە بۆ جارێکی ترێمە بۆ هەڵانە نەچینەوە. ئەگەر بچین ئێستا ئێمە من پێم باشە تەنها ئێمە نەدوێنن بۆ ئەم بەرنامانە وەکو پسپۆڕێکی وارێ ڕاگەاندن، بچن بەرپرسە سەربازیەکانی جەنگەکەش بدوێنن. یعنی چەند دانەیەکیان ئێمە پەیوەندیمان هەبووە لەگەڵیانە بە تەواویمان نابێت تاقەت بوون بە ناهەماهەنگی، بە بێسەلیقەیی، بە شپرزی، لە خۆ ئیشکردنی ڕۆژنامە نووس کە تا ئەو ڕادەیەکێکیان ئەیوت میدیا وا بکە ئێمە ناتوانین شەڕ بکەین. ئەو هەر ڕۆژنامە نووسێ بە ویستی خۆی چۆتە ناوبەرەکانی جەنگەوە، بە ویستی خۆی کێویست و مقابلەی بکە. ئەی ڕۆژنامە نووس هەبووە هاواری هێناوە بۆ ئێمە نازانم لە کوێمون بووم، چۆن تۆ ڕۆژنامە نووسێکی جەنگیت نەخشەت بێنی، کێ نردوویتی لەگەڵ کیایت، یعنی ئەوێت خەریکە بەقەدەر پێشمەرگەکان ئێمەش دەوێ چاودێری ڕۆژنامە نووس بین بەبێ ئەوەی بێت هیچ هەماهەنگێک لەگەڵ ئێمە بکە. یان ئەو زانیاریانەی کە گواستوویەتەوە بەڕاستی کەناڵ هەیە ئەڵێ بە دەستکەوتی ئەزانێ ئەڵێ من تاکە کەناڵێکم کە هەموو کەناڵە جیهانیەکان زانیاریەکانی منیان لێوەرگرتووە. ئادەی تۆ چەند ئەو ڕووماڵت بەپێی پرسەنەتەوەیەکان بەپێی قازانجی نیشتمانەکەی خۆت کردووە، کێ دەڵێ ئەو زانیاریانەی تۆ گواستوتەوە بە ڕاستەوخۆیی لەلایەن چەندین وڵاتەوە لەلایەن دوژمنەکانی ئێمەوە سوودی لێ نەبینرێت. بەڵێ پێوەری ئەعلامی بۆ کاروباری ڕۆژنامە نووس چ لە جەنگ و چ لە دەرەوەی جەنگ کۆمەڵی ئەرکە خاتە سەر ڕۆژنامە نووس کە ئەبێ لە میانی کارەکەیدا جێبەجێ بکە. ئەوانەی کە پەیوەستن بە جەنگەوە کۆمەڵی ئەرکی تایبەتترن کە ئەچنە نێو سێ بواری جەنگەوە، جگە لەو بواری کە مامەڵە لەگەڵ تەقەمەنی و ڕوبەڕووبوونەوەی وە کوشتاری ئەکات لە نێوان ئەو دوولایانەی کە جەنگیانە. ڕۆژنامە نووس سێ بوار لە نێو جەنگە مەودای هەیە کە تیایدا کار بکە.
لەم سێ بوارەیە لە هەر بوارێکە و کۆمەڵی ئەرکەوتۆتە سەرشانی کە بێ جێبەجێ بکە. جگە لەو بواری باسمان کرد بوارێکمان هەیە ئەمە پێڵەن تەکنیک و هوەری مەبەست لە هوەری جەنگ و تاکتیکی جەنگە. ئەم دوو بوارە کە بنەمایەکی سەرەکی جەنگن هەمیشە ڕۆژنامەنووس تێدا بەریەکەکەون کە بێ لەو حاڵەتەیە کە لەگەڵ ئەو بەرایە کە بەرەی خۆیەتی بمانەوە نەمانەوەیە ڕۆژنامەنووس لەگەڵ بەرەیەک لە بەرەکان ئاچێتە نێو جەنگەکەوە کە بەرەی خۆیەتی ئەبێ ئاگای لەم مامەڵە بێ لەگەڵ ئەم حاڵەتەیە. چونکە گەورەترین تەکتیکی جەنگی ئەکرێ بە بەخشین یەک زانیاری فەشەل بێنێ و تاوانێکی گەورەی جەنگی لێ بکەوێتەوە. ئەبێ زۆر بەوریایی مامەڵەی لەگەڵا بکە. دیسانەوە هوەری جەنگیش ئەکرێتەوە بە ئاراستەی ڕێڕەوێکی جەنگی نیشانی بدەیت. ئەکرێ بە خاڵی سفری دەستپێکردنی جەنگی کاتی سفری دەستپێکردنی جەنگی نیشانی بدەیت یا بۆ حاڵەتانە ئەمەش دیسانەوە مامەڵەیەکی ترە. لایەنێکی تری جەنگی مەسەلەی دەرونیە، جەنگی دەرونیە. ئەم جەنگە دەرونیەکان جەنگی ساردی پێڵێن یان جەنگی میدیایی پێڵێن بە جددی کە لە نێوان دوو بەرەیە دروستە بێ هەر لە سەرتاوە دیسانەوە کۆمەڵێک ئەرکی ترێکەوێتە سەر شانی ڕۆژنامەنووس کە بێ مامەڵەی وریانیان لەگەڵا بکە. چونکە لەم حاڵەتەیە کە هێشتا جەنگ دەستی پێ نەکردووە کە هەموو لە ئامادەی ڕوبەڕووبوونەوەیەکی تونن کە کۆمەلگا چاوەڕوانی کۆمەڵە شتەکاتایە و ترس بەسەریا زاڵ بووە یان دڵخۆشی بەسەریا زاڵە بێ کە سەرەکەوێ ئەم دوو حاڵەتەکە ڕوبەڕووی ئەبێتەوە ڕۆژنامەنووس ڕۆڵێکی گرنگی هەیە لە دروستکردن برەودان بە یەکیان و داڕمانی لایەنێکی تریان. ئەبێ مامەڵەیەکی دیسان ورد لەگەڵ ئەمەیە بکەم. لایەنێک ترمانەیە کە لە ناو جەنگە لەم سەردەمەیە هەمیشە دروستە بێت جۆرێکە لە تیجارەت من ئەو لایەنانەی تری کە لە ڕووی کاڵا و لە ڕووی هەندێک بابەتی تری جەنگیەوە دروستە بێ کە کاری ئەمەنیە لێرە باس ناکەم. لایەنەکەی تری کە پەیوەستە بە ئیشی ڕۆژنامەنووسی و کاری میدیایەکانەوە. لێرەیە دوو جۆر تیجارەتیان بۆ دروستە بێت، تیجارەتێکی ڕاستەوخۆ، تیجارەتێکی ناڕاستەوخۆ. میدیاکاری پیشەیی کە خۆی ئەوێ تیجارەتێکی میدیایی بکات ئەچێتە نێو جەنگەکانەوە بە فرۆشتنی وێنە و زانیاری، یان ناڕاستەوخۆ میدیایەک پەیامنێرێک کە بۆ میدیای خۆی ئیشەکە زانیارەکان بە میدیای خۆی و میدیاکەش مامەڵەیەکی تری پێوەکە. ئەمەش حاڵەتێکە بێ زۆر بەرپرسیارانە مامەڵەی لەگەڵا بکەی کەس ڕێی لەوە نەگرتووە کە میدیاکار بتوانێت سەبقی خەبەری خۆی بکە زانیاری وێنەی باشی دەستکەوێت. بەڵام چۆن مامەڵەی پێوەکەی ئەمە حاڵەتێکی وریانەی ئەوێ. لە نێو میدیای ئێمەیە لە هەر سێ ئەم بوارەیە کۆمەڵێک مامەڵە کران، کۆمەڵێک ڕوبەڕوونەوەی میدیا لەگەڵ کۆمەلگا، میدیا لەگەڵ سوپا، میدیا لەگەڵ دەسەڵات و حکومەت هەبوو کە تا ڕادەیە کە توانین بڵێن ناتەندروستی پێوە دیار بوو، بەڵام ناشکرێت لەگەڵ باسکردنی ئەم ناتەندروستیە ئەمە فەرهەمۆش بکەین بڵێن نابێتتر ڕۆژنامەنووس بچێتە ئەو بوارەوە. من لێرەیە لە فترەیەکی کەما کە جەنابەت ئەیخوازی ئەمەوێ باس لەوە بکەم کە ئایا ئەم ئەرکانە لەم سێ بوارەیە کە باسمان کرد لە نێو میدیای ئێمەیە توانیویانە ڕۆڵی ڕۆژنامەنووس ڕۆڵی خۆی تیا ببینێ و ئەرکەکە جێبەجێ بکە لە میدیای کوردیا. پێش هەموو شتێک یەکێک ڕوبەڕووی میدیاکارانی کوردی بوویەوە کە واردی ئەم بابەتە نەبن، نەچنە نێو جەنگەکانەوە ڕۆژنامەنووسەکان لاداتایە سنووردار کرا بە کۆمەڵێک ڕۆژنامەنووس. ئەم سنوورداریە زەرێکی گەورەی هەبوو لەوەی کە ئەو ڕۆژنامەنووسەی هاوکاری ئەکرێ بچێتە جەنگەوە نەتوانێت ئەرکی خۆی جێبەجێ بکات و بچێتە نێو بوارەکانەوە بە ناتەندروست بەکاری بێنێ و ئەو ڕۆژنامەنووسانش کە یانویست بچن و ڕێگریان لێکرا دیسانەوە نەتوان ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن. کاتێک کە ڕێگری لە ڕۆژنامەنووسێکە کرێ لە حاڵەتێکا تۆ پێت وایە کە ئەرکەکەی بەرامبەر بە تۆ تەندروست نییە، بەڵام ئەشێ بەرامبەر بە کۆمەلگا تەندروست بێ، ئەشێ بەرامبەر بەو سەربازی لە نێو جەنگەیە تەندروست بێ، ئەشێ بەرامبەر بە کۆمەڵێ مافی ترکە خەڵک بەڕەوایە بینێ بۆ بەیانکردنی تەندروست بێ و ئەشێ بەرامبەر بەو حەق و مافەی کە نیشتیمانەکەی لە سەرەتی تەندروست بێ. ڕێگری لەمە ئەم کۆمەڵە تەندروستیە لاوە. ڕێدان بە کۆمەڵێکتر ئەویش کاروباری تەندروستی خۆی کردووە، بەڵام کاتێکە ئەم مەودایە ئەخرێتە دەستی یەک کەسێکەوە چ لەلایەن تەکتیک و تەکنیک و چ لەلایەن تیجارەت و جەنگی دەرونیەوە ئەمە ڕێبەوەدا کە هەلێک لەم نێوەندەیە ڕۆژنامەنووسیش بەشەرە لە نێو جەنگا ناکرێ ئێمە بە ئەفسانە و بە پاڵەوانی بزانی لە نێو جەنگا. ڕاستە ڕۆڵی خۆی هەیە، بەڵام دیسانەوە لە بیرمان نەچێ بە شەرێکی سەرزەویە. ئێمە بێ ئاگاشمان لەوە بێ ئەم ئەرکانە بەشکەین لە نێو هەموو میدیاکە. ڕێگری تایە ئەکرێت دروستەکان لادەیتۆ تایە نادروستەکان جێ بکەیتەوە، بەڵام ڕێدان بە هەمویان
تۆ یەک ڕێگەتەیە کە نادروستەکان ڕێ لێ بگری لە لای هەمویانەوە لەناو هەموو ڕۆژنامەنووسەکانەوە لەگەڵ ئەوەیە کە ڕێگە نادەی زانیارە گرنگەکان بچنە دەرەوە بێ ڕێگە بدەی ئەو زانیاریانی پێویستە بچنە دەرەوە لە هەر کەناڵێکی میدیاییەوە هەبێ ئەمە بە ڕێگری نابێ بەڵکو بەچی بە وەحدەتێکی میدیایی نێو ئەو سوپایە نێو ئەو بەرەجەنگیە دروستە بێ کە تۆ بتانی زانیارە دروستەکان لە هەموو لایەکەوە پەخشکەی لە یەک ئاراستەوە پەخشکردنی زانیاری هێندەی سوودی هەیە دەهێندە لەوە چێ زیانی هەبێ هەموو ڕۆژنامەنووسان خۆشبەختانە لە هەرێمی کوردستان پاڵپشتی پێشمەرگە بوون کە پاڵپشتی پێشمەرگە بوون و ئەم هەڵوێستە زۆر بە ڕوونی دیار بووە لە نێو هەست و نەستی ڕۆژنامەنووسانە ئەبێت دەرگا واڵا بکرێ بۆ ئەوەی بتوانن بە بەخشینی زانیاری یان بە ڕووماڵی حاڵەتەکان پاڵپشتی پێشمەرگەی خۆیان بکەن نەک ئەو پاڵپشتیانە ڕێگری لێ بکرێت. نەبوونی شارەزایی ڕۆژنامەنووسان سەبارەت بەوەی پێی دەوترێت ڕاگەاندنی جەنگی یاخود ڕۆژنامەنووسی جەنگی هەر ئەوە نییە کە گرفت بۆ خۆی دروست دەکات بەڵکو گرفت لەوەدایە زۆر جار ئەو زانیاریانەی دەیگوازێتەوە ئەگەر شارەزایی تەواوی لەگەڵدا نەبێت دەبێتە مایی بە هەڵەدابردنی بینەر و هاوکاریکردنی دوژمنیش. مەیدانی جەنگ شوێنێکی ئاسایی نییە یاخود ئەو ڕووداوە جەنگیانەی کە دروست دەبن وەک هەر ڕووداوێکی دیکە نین دەبێت ڕۆژنامەنووس وەک زانستێکی سەربازی بیخوێنێت و لە کاتی ڕۆماڵیشدا وەکو خۆی جێبەجێیان بکات. ڕۆژنامەنووسی کوردستانی هەیەکێ لە عیبەکانی ئەوەیە کە بڕوای وایە هەموو شتێکە زانێت بڕوای وایە هەموو پێوەرەکان هەموو پێوەرە نێودەوڵەتەکان پیوەرە پیشەیەکانی کە ڕێکخراوە نێودەوڵەتەکان ڕایان گەیاندووە ڕێکخراوە ناوخۆیەکان ڕاگەیان کەناڵەکەی خۆی کە بە پێوەرە ئیشەکە هەموو شتێکە زانێ وەڵام وان نییە بۆ شکڵە نییە لەبەرەوە هەموو ڕۆژنامەنووسی کورد پێویستی بە تەدریبە لە بواری پێوەرە نێودەوڵەتەکان پێوەرە گرنگەکانی بواری میدیا هەموو ئەمانە پێویستی بە تەدریبە ڕۆژنامەنووسی کورد ئەڵێ من هەموو شتێکە زانم زۆریان کەم شتە زانن ئەبێ اعتراف بۆ بکەین کە هەند زۆر شت هەیە نایزانین و ئەمانەیە فێر بین هەر کە لاقیتەکە وەدەسەوەگرت نابی بە ڕۆژنامەنووس قەڵەمەکە وەدەسەوەگرت هەواڵێ بکەی نابی بە ڕۆژنامەنووس هەواڵێکت نار نابی بە ڕۆژنامەنووس وێنەیەکت گرت نابی بە ڕۆژنامەنووس وەکو هەر پیشەیەکی تر شارەزایی ئەوێ تەدریبی ئەوێ فێربوونی ئەوێ شاگردی ئەوێ هەموو شتێکی ئەوێ لەبەرەوەی ئێمە بێ بڕوامان بەمانە هەبێ ئەنجارە ببین بە ڕۆژنامەنووس هەر لە خۆمانەوە نابین بە ڕۆژنامەنووس شتێکی باشە ئەوەی خەتەرەکە لەوایە پامنێرەکە کە ئیکا هەمیشە قیناکە بڵین پامنێرەکە لە بوارەکەی تۆزێنە شارەزایی هەیە ئەومانە بەڵام بە میدیاکە تێپەڕێ بە بەرپرسی بەشی هەواڵ و ژووری هەواڵ و دنیایەک خەڵک کە لە ناو کەناڵی ڕاگەیاندنە ئیشیان ئەوەیە کە متابعەیە مۆزوعانە بکەن یعنی ئایا ڕۆژنامەنووسەکە گرنگترە لە ژیانی 12 پێشمەرگەیان کە 20 پێشمەرگە لە شوێنێکن لە سەنگەرێکن ڕاوەستاون ببەرەوە تۆ کە ڕاستە و خۆت کرد بۆ نمونە ڕاستە و خۆت کرد شوێنەکەت ئەکی دیارە بێ ئەو ڕەخنانەی هاتە سەر مەوزوعی تەختێکردنی هێزی پێشمەرگە لە کەرکووک چی بوو یعنی خۆ ئەو کەسی کە تەقاکە لە سەر بیناگە وەستاوە تەلەڤیزیۆنی لەلا نییە بەس مۆبایلێکی لەلایە کەسێک تەلەفۆنی بۆەکە پێ ئەڵێ وەرە ئەم ڕاستەوە خەڵکی ئەوە نی لێ وەرە دەستی چەپت وەرە دەستی ڕاستت هەمووی بەوەی تەختی ڕاستەوخۆکانەوە بوو کە تەسیحاتی زۆر درە. هەردوو حاڵەتەکە هەیە ینی ئێمە ڕۆژنامەنووسەکانمان کەم تەرخەمیتیا هەیە یان لەوانەیە کەسێک بێت بە ئەزمموی خۆی یاوەکو حەز و خولیایەک ئەو کاری کردبێ یاخود بە بەراورد لەگەڵەوەی کە لە شار کەسێکی چالاک بووە مەرج نییە کەسێکی سەرکەوتو بێ لەباری پامنێری جەنگی یاخود شارەزایەکی ئەو تۆی نییە لەوانەیە لە ناوەندێکی ئەکادمی نەی خوێند بێت یاخود ئێمە ڕۆژنامەنووسەکانمان ینی ئاستێکی ناوچەی و لۆکاڵیان نەیانتوانێت بیبەزێنن یان ببنە ڕۆژنامەنووسێکە لەسەر ئاستێکی نێودەوڵەتی یا ڕۆژنامەنووسێک بێت لە هەموو بارەکانە سەرکەوتو بێ یاخود لە بەرەکانی جەنگیە کاری کردبێت کە ئەمە وەکو باسم کرد ئەزمونێکی نوێ بە نسبەت ئێمە و بە نسبەت هێزی پێشمەرگەشەوە
ینی تەنانەت هێزەکانی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە تا ئێستا ڕاگەیاندنێکی پێشمەرگەی نییە، ئێزگەیەکی نییە، بەرنامەی وەکو پێویستی نییە لە کەناڵ ئاسمانەکان یا سنتەرێکی هەماهەنگی و پێدانی زانیاری و هەواڵی نییە لەگەڵ کەناڵەکانی ڕاگەاندن ڕۆژنامەنووسان هاوکاریان بکە. هەرچەندە ئێمە جێگەی دەستخۆشیە چەندین جار تیمی کەناڵەکان ینی نزیک بوونە لەوەی کە بکەونە دەستی دۆژمن و بە تایبەتی هێزەکانی داعش پێشمەرگە توانیویانێتی ینی توانێتی ڕزگاریان بکات. ئەوە جێی سوپاس و دەستخۆشی، بەڵام زیاتر پێویست دەکات بە شێوەیەکی فەرمی بانگهێش بکرێن و ئاگدار بکرێنەوە، ینی ژمارەی مۆبایل زانیاری هەبێت، ینی ئاگداری یەکتر ببن، ینی هەماهەنگی هەبێت لە نێوان کەناڵەکانی ڕاگەیاندن و پەیامنێرانی جەنگی ئەو کەناڵانە و هێزەکانی پێشمەرگە لە بەرەکانی شەڕ. وڵا بڵێم ئێمە من داتایەک باس دەکەم هەموو جارێ و ئەو داتایش بە شوێنی مۆسوقەوە دەستم کەوتووە بەپێی توێژینەوەیە کە ڕۆژنامەنووسێکی ئەمریکی ئەڵمانی مامۆستای زانکۆش بوو لە زانکۆی سلێمانی نمایشی کرد هەرێمی کوردستان نۆ ئەوەندەی ئەڵمانیا رادیو و تەلەڤیزیۆنمانە ئێمە هی پار بوو ئەم داتایان لەوانەیە لەم ماوەیەکی شاوانەی تر رادیۆمان کردبێتەوە چکە من ئەوەنە ئەزانم کەناڵ و تەلەفۆنم بۆەکە و رادیۆیەکی دامەزراوین و قسەمان بۆ بکەن. ئەم زۆری لە کەناڵی ڕاگەیاندن جگە لەوەی لە بواری شپرزەیی لە میدیا و بە تایبەتی لە وڵاتێکی شاکە ڕێک نەخرابێ لە چەندین ڕۆ دەرهاویشتەیە بێت، دەرهاویشتە لە ڕووی سایکۆلۆژیەوە، لە ڕووی دابشکردنی وەرگرەوە، لە ڕووی بێمەعریفەی خەڵکردنەوە، لە ڕووی زۆربوونی کەناڵ و نەبوونی بەرهەمەوە کە ئەوانە هەموو مەوزوعی گرنگن کە ئێمە لە وڵاتێکین هەزار ئەوەنە کەناڵی ڕاگەیاندنمان بەبینراوە بیستراوە ئەوانەوە هەیە، بەڵام توانای بەرهەمێنانی ئەفلام کارتۆنیا فیلمێکمان نییە لەکوێ ئەم بەرهەمانی بۆ پەیداکەیتەوە بەرهەمانە چەندێک کاریگەری هەیە ئەو بابەتێکی قوڵی ترە، بەڵام بەنسبەت ڕۆژنامەنووسیشەوە تۆ لەکوێ ئەتوانی پێداویستی ڕۆژنامەنووس بۆ هەموو کەناڵانە بکەیت. ئەگەر ئێمە بچینە ناو کەناڵەکانمانەوە چەند لەو ڕۆژنامەنووسانی لە ناو کەناڵەکانە یشەکەن خاوەنی بڕوانامەیەکی زانکۆیی یا پەیمانگان یا خول و ڕاهێنانێکی ئەوەندە بینیەوە بەپی ئەو پۆستێک کە ئیشی تیاکە. بە برادری زۆرجار ئێمە ڕۆژنامەنووسدا ئەکەین ڕاستە پیشەی ڕۆژنامەنووسی ئەزممویە ئارەزوو ڕەغبەتە، لەگەڵ ئەزمموی و ئارەزوو ڕەغبەتە ئەبێ یاسا بخوێنێ، ئەبێ ئیتیک بخوێنێ، ئەبێ بوارە جۆر بە جۆرەکانی ڕۆژنامەنووسی وەکو جەنگ و ئەوان ئاگاداری بێ. تەنها ڕۆژنامەنووس بواری تەکنیک نییە، کەسێک لە تەکنیکی کامێرا سەرکەوتووە بەڵام ئەتوانێت بچێت ڕووماڵی جەنگیش بکە، کەسێک لە چاوپێکەوتنا سەرکەوتووە ئەتوانێت ڕووماڵی جەنگ بکە، ئەتوانێت ڕووماڵی خۆپیشاندانێ بکە. ئەوانە هەموو پێویستی بە ڕێوشوێنی خۆی هەیە. بۆیە ئێمە ئەکرێ ئەوەش بڵێن کە ڕۆژنامەنووسمان لە ئاستی زۆری ئەو کەناڵانە توانای پێگەیاندن ڕۆژنامەنووسمان نیە، چکە ئێمە نە سندیکایەکمانەیە ڕۆژنامەنووسمان خول و ڕایەنان بۆ پێ بکە، نە سەنتەری مەراکیز هەیە لە وڵاتە، بەڵام نە ئەو دەعمەی هەیە هاوکاری بکرێت، نە بە یاسا ڕێک خراوە تاوەکو ڕۆژنامەنووس بێ. بۆیە ڕەنگە یەکێکیش لە هۆکارەکانەوە بێت کە ئێمە پێوەرە ئەعلامێکە ڕاستە کەناڵمان زۆرە بەڵام ڕۆژنامەنووسەکان ڕانەهێنراون وە کەناڵە ڕاگەیاندنەکانیش خۆی بۆ خۆی شپرزەیی هەیە لە استراتیژی و لە دابەشبوونی بەسەر پارت و فکرە جیاواز و سیاسەتە جیاوازەکانە. ئەگینا کەناڵ ئەبێ بەرپرس بێ بەرامبەر بە ڕاهێنانی ڕۆژنامەنووس. ئەگەر ڕۆژنامەنووسێک ڕاهێنانی پێ نەکراوە ئەو بەچە ئیجبارە بێت بینێتە ناوجەنگ یا بینێتە ناوجەنگەوە مامەڵە لەگەڵ زانیاری وردەکاریەکانی ناوجەنگا بکات. خۆی هەردوو حاڵەتەکە هەیە، کۆمەڵێک پێوەەر هەیە بۆ سنووری جەنگێکی دیاری کراوە، یعنی تۆ جەنگ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تیرۆرە جیایە لە ڕوبەڕووبوونەوەی دوو وڵات کە بۆ دوو بەرژەوەندی کارەکەن. ئەو پێوەرانەی کە دائەنرێن بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تیرۆریستێکە لەگەڵەوەی کە هیچ مەجالێکی تری سڵحیتیانە ڕۆژنامەنووس مامەڵەیەکی تری لەگەڵاکە، وەک ئەو جنگانەی کە هەمیشە ڕێگایەکەیە بۆ سڵح و ئاشتی لە نێوان دووبەرەکەیە. ئێمە کۆمەڵێک جەنگ ڕوویان داوە لە مێژووی مرۆڤایەتیە کە دوای جەنگێکی دوور و درێژ ڕێگەیەکی بچووک دۆزراوەتەوە سڵحی تیاکراوە، بەڵام کۆمەڵە جەنگیشەیە بن لە ناوبردننی لایەنێک حاڵەتی ئاشتی ئەگەڕێتەوە بۆ منتێقەکە. ئەم دوو پێوەرە لە مەیدانی ئەلامیشا جیاوازە. ئەو پێوەرانەی کە لەم جەنگە نوێیە کە ڕوبەڕووی کوردستان بوویەوە زۆر جیاوازن لە پێوەرەکانی تر. ئەمانە ئەبێ ئێمە کۆمەڵە تەغییریان تیا بکەین، ئەبێ ئێمە هەمیشە
ئاگامان لە فەرهەنگی کۆمەلگاکەی خۆمان بێ کاتێ ئەچینە نێو جەنگێکەوە ینی مامەڵە بە فەرهەنگی خۆمانەوە نەکەین لەگەڵ ئەوانی ترا ڕاستە کۆمەڵێک کەس ڕوبەڕووی میلەتەکەت بووەتەوە کە کۆمەڵێ بنەمای فەرهەنگی شێواندووە لە نێو کۆمەلگەکەی تۆ لە نێو کۆمەلگەکەی تۆە فەرهەنگێکە بووە کە زۆر مقدەس بووە ئەو بەکاری هێناوە بە جۆرێکی تر ئەوێ بیفرۆشێتەوە بە خەڵک تۆی ڕۆژنامەنووس نابێ بچی لە مقدەساتی نێو کۆمەلگاکەی خۆت بی لە پێناو ناشرینکردنی کەسێکی ترا چەندە مقدەسە لای من ئەم فەرهەنگە هێندە ئیپارێزم چەند ئەو ناشرینی کردو هێندە پیشانی ئەم نەک لە پێناو نیشاندانی ئەوە من بێم مقدەساتی خۆم لابم کەس حەزی بە کێشانی جگەرە نییە بۆ نمونە کەس تەییدی ناکە بڵێ ئەمە شتێکی باشە ناکرێت ڕۆژنامەنووسێک تەییدی ئەمە بکە لە پێناو ناشرینکردنی ئەوی ترا ڕاستە ئەوی تر کە ناشرینە کۆمەڵی سیفاتی ناشرینی هەیە بەڵام پێویستێ ئاگامان لە فەرهەنگەکەی خۆشمان بێ لە ڕوبەڕووبوونەوەی جەنگە یعنی ڕۆژنامەنووس نابێت دیسانەوە پشتی خۆی کە کۆمەلگایەکی خاوەن فەرهەنگە فەرامۆشی بکە کە جەنگەکە لەگەڵ کەسێکی ترا شتێکی مقدەس لای منێکی ڕۆژنامەنووسا هەیە کەسێک ناشرینی کردووە ئەبێ ئەبزاری کەم کە ئەمە لە نێو پیرۆزیەکانی منە نەبووە کامی خراوەتە سەر و ناشرین کراوە ئەمە خاڵە ناشرینەکەیەتی ئەمەش پیرۆزیەکەی منەکە جوانە لە نێو ڕۆژنامەنووسانە.